ڕێزم هەیە بۆتان خۆشەویستانم. ئیسەیش ئەمەوێ جۆرێکی تر لە سنگی ماکسی. ئەم جوانکاریانە بۆ ماکسی هاوینە بێ یا ڕستانە بێ هیچ فەرقێک ناکە. تۆ ئەتوانی بۆ هەردووکیان بەکاری بێنی. بەڵام ئەڵبەت گوڵدار و سادە پێکەوە تێکەڵکەی زۆر جوانتر دەرەچێت. ئیتر ئاوا تێکەڵ بێت زۆر جوان دەرەچێت. تا ئەمەوێ لەما سنگێکی جوانکاریتان بۆ بکەم ئینشاءڵڵا ئێوەش سوودی لێ ببین. ئەمە حسابکە ماکسیەکەیە. ئێمە لەم ئیشانە بەدمە بەسمان سنگەکەیە دروستکردنی جوانکاری سنگ. ئەوەکانێتی ئیشەڵا خۆتان بینینتانە و ئەتوانن لێوە سوود ببینن. ئەمە مەبەسمان جوانکاری سنگە. ئێستا سنگەکە بەم شێوەیە بەڕێکی داێنین. تۆ تەبعان ئەمە شوێنی حسابکە قۆڵەکەی هەڵیەکەنی. ئەمە من تەنها جوانکاریەکەتان پیشانە دەم. بڕێنەکە ئەوە پێشتر پێم وتون. ئەمە فەرشانی ماکسیەکەیە. نابێت ئەوەنە باریک بێ. لەبەرەوە ئەگەر ئەوەنە باریک بێ جوان دەرناچێت. تۆ تەبعان ئەمە سنگەکە فەرشان خۆی ئەشێ چەند بێت؟ ئەشێ 39 تا 8 دەرچێت بۆ کەفی ئاسایی. ئەبێت 39 تا 40 دەرچێت. بەڵام کاتێ ئەم جۆرە سنگەت بڕی، ئەم جۆرە سنگە کە منەی بڕم، ئەبێ بەلایەنی کەمەوە ئەبێ 50 تا 55 بێ. 55 کافیە، شتێکی جوان دەرەچێت. 55 کافیە. من لێرە مەبەستم ئەوەیە کە ئەو سەرشانەکە ئێوە ئەیبرن بۆم جۆرە سنگە ئەبێ لە 55 کەمتر نەبێ. چون کەمتر بێ ناتوانن ئەو چرچانە دروستکەن کە ئیسە من پێتان ئەڵێم. بەڵام من لێرە هەر 4 چرچ دروستەکەم. بەڵام ئێوە لە ماکسیەکە 8 دانە دروستکەم زۆر جوانە. بەس من قوماشەکەم هەرجێی 4 دانە بێتەوە. بۆیە بەشی 4 دانەم داناوە. بە پێی تا چرچێک زیاد بێ قۆبچەیەک زیاد دەکات. ئەمە ئەهێڵنەوە ئەو نیو سانتیمە بۆچی؟ بۆ نوشتاندنەوە. ئێمە چێکەین سە لێرە بەس سنگەکە ئەدورین. جارێرە چیەکەین من 4 قۆبچەم هەیە. چیەکەم 4 دانە چرچ دروستەکەم. 4 چرچ بەدەبێت دوورینی بۆ بکەیت چرچەکە. تەماشاکە. لێرە 1 دانە دروستەکەم. لێرە 1 دانە دروستەکەم. بەڵام بەم شێوەیە سەری چرچەکە تنکەوە کە لە سەرداتیەی زۆرە ئەچی بۆ خوارەوە ئاوا کەمە بێتەوە. یعنی لە چەنەوە دەست پێەکەی لە ڕقم 1 دەست پێەکەی بۆ 0 کۆتایی پێێنیت. لە 1 دەست پێەکەی بۆ 0 کۆتایی پێێنی لەبەرەوەی چرچەکە جوان وێت نەک ناشرین وێ. ئەگەر لە 0 کۆتانی پێنەیێنی جوان دەرناچێت. ئەمە وتمان ئەمەمان لێرە ئەم چرچەمان دروستبووە. سەیریکە لێرە بە سانتیم دەستمان پێ کردووە، لێرە بە 0 کۆتاییمان پێێناوەتە هاتیینەتە خوارد. ئێستا دانەیەکی تریش لەمبەر عینەن ئەو من چون خۆم زۆر شتەکەم کردووە
ڕاهاتوم لە فەری بەڵام ئێوە هەوڵدەن دیاریکەن بەدەمبوو دیابە دەباشیر شتێک لە شتەکان دیاریکەن زۆر باشترە بۆ ئێوە. ئەمە ئەگەر ئوتوێکی لێ بدەی خۆی ڕێک ئاوەپانە بێتەوە بێ بەم شێوەیە ئوتوی لێدەی بەم شێوەیە کەمریتە دەستم داناوە. ئەمەی بڕێن و دوورینی فنگی جوانکاری بوو بەم شێوەیە بۆم کردن هیوادارمەوە سپودی لێ ببین بەڵام هەردەکەم تێبینیەکە بوو لە شتەکە بەم شێوەیە ئەتوان داینێن ئەوەی تریان بپەڕێن دوای بە ئەم دووبارەیەکەم بەم شێوەیە ئەتوان داینێن ئەمە من دەردیەکەم دانیاوەوە خۆتان دەردیەکەی بۆ بکەن بۆ نمونە دایکوتن بە قەیا بە دەردی بەم شێوەیە ئەتوانن بۆی دانێن بەڵام هەر ئەم شێوە ئەتوان بەم شێوەی شەداینێن سەیریکە بەم شێوەی شەداینێن پێم وتم هەتا ئەم چرچە زۆرتر بێ ئەبێ قۆبچەی زیاتر بێ بۆ نمونە من 4 دانەم داناوە بەڵام ئەگەر ببێ بە 6 دانە زۆر جوانە بێ زۆر کەشخەتر دەرەچ ئەتوانن بەم شێوەیە بە 3 قۆبچە بێ و ئەتوانن بەم شێوە بە 4 قۆبچە بێ و شێوازەکەی جیاواز ئەتوانن بە 2 شێوە داینێن. ئەمەیش دوورینی جوانکاری فنگی ماکسی بوو و هیوادارم ئێوەش دووتان لێبینی بێ و خواتان لەگەڵ تا بەرنامەیەکی تر.